کاکە بەس فڵان لا بین فڵان بێتە جێی تەواو بەخوا چاوەڕێی خراپترکەن بۆ چەندێک جار بیستومانە خەڵکی ئەم عێراقەوە توێتی خۆزگە بە سەردەمی سەدام خۆزگە بە سەردەمی سەدام کەواتە بابەتەکە لەوەدا نییە زەید بڕوا عەمر بێت بابەتەکە لەوەدایە کوفر بڕوا ئیمان بێ مەعسیەت بڕوا تاعە بێ بیدعە بڕوا سونەت بێ علمانیەت بڕوا ئیسلام بێت بەڵام لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەوە چارەسەری کێشەکانە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم قوم سوێن بەخوا ئێمەی میلەت تا خۆمان نەگۆڕین خۆمان چاک نەکەین هەر یەکەمان لە خودی خۆیەوە دەست پێ نەکا بە چاکسازی چاوەڕێی چاکسازی وڵات مەکەن ئەبەدەن نابێت نابێ مستحیلە تۆ بچی بۆ نمونە دارتوویەک بچێنیت و ئاویشی بدەی بەڵام ئەی دارتوو ئێمە داوات لێ دەکەین تۆ هەرمێمان بدەیتێ ئەی دارتوو داوات لێ دەکەین تۆ گوێزمان بدەیتێ بابەمە چییە تۆ توت چاندووە ئەو درەختەی کە چاندووتە دارتووە برا چاوەڕێی چی لێ دەکەی بەرهەمی دەستی ئێمە ئەو دەسەڵاتەیە بەرهەمی دەستی ئێمە ئەو واقعەیە کە تێیدا دەژین بۆیە کە بتەوێ وەزعت خۆش بێ وەرە کارێکی چاکە بکە ئەجینە ئەوەی تووشمان هاتووە بیما کەسەبەت ئەیدیکم بەرهەمی ئەو دەستانەیە چیمان چاندووە ئەو دەدورینەوە چیت چاندووە ئەو دەدوریتەوە با ئیسلاحی خۆمان کەین خۆی پەروەردگار دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ حتى ترجعوا إلى دينكم بگەڕێنەوە بۆ دینەکەمان براکانم ئێستاش لە کۆتاییدا دێڵێم ئەم واقعی تێیدان براگیان لەلایەکەوە ترسی ڤایرۆسی کۆڕۆنا لەلایەکەوە نەبوونی موچە لەلایەکەوە برسێتی لەلایەکەوە ئەنواع و ئەشکال مەشاکل براکەی من ئەم شتانە ببەستەوە بە دین بۆی لێی حاڵی بیوەکو خۆی تێی بگەی کەسانێک هەنە ڕاوچین تۆ دەکەنە طعمێک تۆ دەکەنە شتێک کە ڕاوت پێ بکەن بەکارت دێنن وریا بە برای من لە شتەکان حاڵی بە قەزیەکان سەرەوبن تێمەگە ئەم مەملەکەتە هی خوایە ئەگەر لەسەر ڕێگا ڕاستەکەی خوا بڕۆین ژیانمان خۆش دەبێت وا حساب کە تۆ سواری سیارەیەکی ڕێک و پێک و ئاخر مۆدیل بووی لەسەر جادەیەکی تەخت و ڕێک دەڕۆی چەند خۆش دەڕۆی لێی بخەوە ئیسراحەت بەڵام هەر ئەوەندە سیارەکە لە جادە لایدا بەرز دەبێتەوە نزم دەبێتەوە هەڵدەدێرێ و ئەگەر بێت و ئێمە لە ڕێگە ڕاستەکەی خوا لا دەین ژیانمان ئەوە دەبێت کە تیای داین چونکە خوای گەورە وعدی پێداوین ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض إيمان من هبه تقوى من هبه لسر ديني خوابين والله خوا درجاي بركة ورحمتي أرجو أسمان من بودكاتوا أي بو يستا داي خستوا إيمان وتقوى كوكو بيوزني بلا كان شانازي لولاتي مسلمان دا شانازي بعلمانية تودكري شانازي بإسلام بكون برستي دادن دري إيش خيرك دكيت خواي جورو بود بنيره لا ناو مسلمانان دا شانازي بغورپرستی و شخص پرستی دکره شانازی به بدعه و خرافه دکره شانازی به بدروشتی و بحیایی دکره لکنال آسمانی کان اوی که باوکو با پیران من نیم بیستو نیم بینیوه امر بو تشتیکی اعتیادی هر زور اعتیادیه ده آفرتی چی روت و رجال و نازانم چی لکنالشی آسمانی عرضی خوی دکاتو اما روشن بریو ثقافت و پیشکوتنه اچاوری چی بکن برا کنم زۆرینەی ئەو کەناڵانەی کە هەیە خۆ دوو کەناڵی یا سێ کەناڵی هی حکوومەت و کار بەدەستانە ئەوەی تری چێە ئی میلەتە ئی خەڵکە ئەی چی تیادا پەخش دەکرێت لەو پەڕی فەسادی و قیممەی بەدڕەوشتی تێدا پەخش دەکرێت چاوەڕێی ژیانت خۆش بێ چاوەڕێی بەرەو خۆش ڕۆیشتنی نەخێر چاوەڕێی خراپتر بکە چۆن فیرعەون و قەومەکەی خوای گەورە ناڕەحەتیەکی کەم دوای لێی قورستر کردن دوای لە ناوی بردن چاوەڕێی ئەوە بکە کە تەوبە نەکەین و نەگەڕێنەوە لای خوای پەروەردگار ئەم ڤایرۆسەش گاڵتە نییە براکانم بە گاڵتەش مەیگرن خەڵکانێکی زۆر لە خەستەخانەکان کەوتووە جێی نابێتەوە بۆیە براکانم ئەوەی کە ڕێنماییە ئەوەی کە پێویستیە بە خۆپارێزی خۆتان لێ پارێزن بەڵام پێشەوە با خۆمان لە غەزەبی خوا بپارێزین خۆمان لە تووڕەبوونی خوا بپارێزین خۆمان لە حرام بپارێزین خۆمان لە شیرک و کوفر بپارێزین احفظ الله يحفظك خوا بپارێزێ و دینەکەی پارێزە خوای گەورە دەتپارێزێ ئەگەر وانەکەین خوای گەورە نامان پارێزێ داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی صفاتە بەرزەکانی لێمان ببورێ ڕەحممان پێ بکە بێدارمان بکاتەوە هۆشیارمان بکاتەوە بمانگەڕێنێتەوە بۆ دینەکەی گەڕانەوەیکی ڕاست اللهم ربنا آمنا فارزقنا الاستقامة اللهم ربنا زدنا إيمانا وتسليما